قەزایگە و هاوسای خانەقین دانیریەت ئەیە چە بوت بان تاوەیەکە و باسی بکەیمە. شارە جوانەگەم شارە مەنەلی شارێکی دڵنشینە مێژوەگەرە زیاتر لە 600,000 ساڵ چ دەو شەنتیرە و پەلی شەنتیرە و پەلی. قەزای مەنەلی کەفدە پارێزگای دیالە و هەروەهاش هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئیران و نزیکیشە لە شارە کرماشان. بیجگەلەوەی کە جەوەگەی فرەخۆش بووت تەنانەت خاکەگەیشی دەوڵەمەنە و خوورما کە لە ناو مەردم و بەهەشت خوورما ناسریاست. فرەی مەردمە مەندەلی کورد فەیلین لە زمانی زوویە و تا ڕۆژی ئەمڕۆ ئەوانە لەولانە نیشتەجی بووینە و ژیانە ئاسایی خۆیان کردنە. مەندەلی فرەی شوونی مێژووی و ئاسەواری فرەکۆن هاوەتی کەرا سەردەمی ساسانی و ئاشووری چدە. مەندەلی چەندین کەسایەتی وەناوبانگ و شاعر و نووسەر لە تیبووە کە گرنگترینیان و وەناوبانگترینی کورد حەبیب مەندەلی بووە. دوێنم واوشکی دوێنم واوشکی ئیوەش چی یادگاریکدان هەست وەگەل مەنەلی یان لە کەسوکارەکاندان چەژ نەفتنە لە کۆمنتەرامان بیشوونێ.